سڵاوم کاتتان باش دیارە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕژی توژبووان بە ڤایرۆسی کۆرۆنا ژمارە لە هەڵقشادا لەگەڵ ئەوەشدا وەزارەتی تەندروستی لایەنە پەیوەندیدارەکانی تەندروستی وە لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا و ژووری ئۆپراسیۆنی پارێزگاکان بەتایبەت لە شاری هەولێر چەندین ڕێنمایی و ڕوونکردنەوەیان بۆ هاوڵاتیان داوە و ڕێکاری تونیان گرتوتە بەر و داوایان لە هاوڵاتیان کردووە کە بە تەواوەتی پابەندی ڕێنمایەکە بن و خۆیان بپارێزن بۆ زانیاری زیاتر لەسەر ڕێنمایەکان و لەسەر دۆخی کۆرۆنا من ئێستا دکتۆر لۆڤان محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێرم لەگەڵا دکتۆر ئەم کاتت باش دەبێت پێم بڵێ دۆخی کۆرۆنا ئێستا لە چ ئاستێکدا؟ بەڵێ ئەو کاتتان باش بەداخۆ لە ماوەی ڕابردوو بە تایبەتی لەو چەند ڕۆژەی ڕابردوو ئەگەر هات و سەیری داتایەکان بکەین ئەوانێکەوە دەستنیشان دەکرێتن ئەو حالەتانە و پشکنینەکان ڕێژەی توشبوون بە بەراورد لەگەڵ مانگەیەک مانگوێک پێش ئێستاکە زۆر زیادی کردو ئەوەیەکەوە ئێستاکە ڕێژەی توشبوون لە سەر و 10% دەردەچیتن و ئەوەی پێشووتر 2% بووە وەکو ڕێژەی توشبوون ڕێژەی پۆزتیڤیتی با بڵێن کە ئەوانەی کە پشکنینیان بۆ دەکرێت بۆیە ژمارەکان زۆر زیاتر بووە و هەروەها لۆد لەسەر نەخۆشخانەکان بە شێوەیەکی گشتی ئەو نەخۆشخانانێکەوە تایبەت کرایە لە بۆ چارەسەرکردنی نەخۆشانی کۆرۆنا لۆدی لەسەر زیاد بۆ ژمارەی داخلبوونی نەخۆش زیادی کردیە تەنانەت لەو قەروێلانەی کە دابین کراوە بۆ چاودێری چڕ و چارەسەرکردنی ئەو نەخۆشانێکەوە بەرزباری تەندروستیان زۆر نازیێگیرە ئێستاکە دەتوانین بڵێن قەروێلەکان هەمووی پڕ بووە بۆیە ڕێژەی مردنیش زیادی کردووە سەرڕای ئەوەی کە ڕێژەی توشبوون زیادی کردیە ئەوانە هەمووی بەڕاستی داتایی مەترسیدارن داتایی خراپن بۆ ئەوەی بارودۆخەکە ئێمە پێشبینی دەکەین هێشتا بەرەو خراتر بڕوا بەرەو زیادبوون بڕواتن هەر بۆیەش دوێنێ کە کۆبوونەوەی ژووری ئۆپەراسیۆنی هەولێر کرا جەخت لەسەر توندکردنی ڕێنماییەکان و جەخت لەسەر پابەندبوونی هاوڵاتیان کراوە بە تایبەتیش ئێستاکە لە ڕێگایی چەند مەفارزێک و چەند لەلایەن هێزەکانی ئەمنیەوە لەسەر شۆستەکان و شەقامەکانی ناوشار توند و تۆڵکردنەوەی ڕێکارەکان تەکیدی لەسەر کرایتەوە و هەروەها لە شوێنە گشتیەکان و لە مارکێتەکان و لە تەنانەت لە بازارەکانیش تەکید لەسەرەوەی کرایتەوە خاوەنکارەکان پێویستە پابەند بن بە ڕێنماییەکانی تەندروستی پابەندبوونی هاوڵاتیان دووپات بکرێتەوە لەسەرەوە چونکە بەڕاستی ئەگەر هات و داتایەکان بەرەو خراپتر بڕواتن ئێمە ناچار دەبین پێشنیاری توند و تۆڵکردنی زیاتر بۆ ڕێنماییەکان و تەنانەت بۆ هەیە یەکێک لە اختیارەکان ئەوە بێتن لەوانەیە داوای قەدەغای هاتوچۆ بکرێتن چونکە ئەگەر هاتوو بە شێوەی زانستی سەیری وەزعەکە و ڕۆشەکە بکرێتن بەڕاستی لە کاتی ئێستادا پێویستی دەکردکەوە قەدەغەی هاتوچۆ ڕابگەیەندرێتن یاخود ئەگەر هاتوو قەدەغەی هاتوچۆی جوزئیش باە بکرابایە بەڵام هەمووی ڕەچاوی باری گوزەرانی هاوڵاتیان و کاری هاوڵاتیان و ژیانی ڕۆژانەیان ڕەچاو کرایە بەڵام ئەوەی کە ئێمە تەکیدی تەواوی لەسەر دەکەینەوە ئەوەیە پابەندبوونی ڕێنماییەکانە و بەکارهێنانی دەوامەکە ئێمە ئومێد دەکەین لە ماوەی داهاتووشکەوە بڕێکی باشی ڤاکسین گەیشتیە ئێمە دەست بە پرۆسەی ڤاکسینیشمان کردیە بە ئومێدی ئەوەی کاروانی تر بگاتر و بتوانین خەڵکێکی زۆر ڤاکسین وەربگرێ ئەو کاتە زیاتر ڕێکارەکان بەرەو ئاسانتر دەڕوە. دکتۆر باس لەو کرد کە ڕێکاری تونتان گرتوتە بەر بەڵام ئەگەر سیر بکەی لە دەرەوە بەشێک لە هاوڵاتیان بەشێکی زۆر لە هاوڵاتیان نە دەمامک دەبەستن وە پابەندیش نابن ئەمە تا چەند بارتان قوڕس دەکا و تازە باسی وشکرد ناچارن ئەگەر پابەند دەبن بەوە ینی هاتوچۆ ڕابگەیەندرێ پێتان وایە ئەو دۆخی ئێستا کە هاوڵاتیان دەیبینن بتبەرە و ئەوەتان بە ناچار بن پێشنیار بکەن قەدەغەی هاتوچۆ ڕابگەن ئێمە وەکو دووپاتمان کردەوە بەڕاستی ئەمە لە سەرەتای پرۆسێسی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆناز تەنها زیاتر جەختمان لەسەرەوەی کردیتەوە بە تایبەتی بەستنی دەمامکە
دوورکەوتنەوە لە شوێنی قەرەباڵغەکانە دەرچاوکردنی ڕێنمایەکانی تەندروستی ئەوانە هەمووی دەبێتە هۆی ڕاستە ڤایرۆسەکە مەنع ناکرێ خەڵک هەر توش دەبێتن بەڵام دەکرێت هێواش بکرێتەوە دەکرێت خزمەتگوزاریەکانی تەندروستی کە پێویستە بۆ نەخۆشان دابین بکرێتن ئێستاش بەبەستنی دەوامک و بە جێبەجێکردنی ڕێنماییەکان ومێد دەکەین ژمارەی توشبووان کەم ببیتەوە خزمەتگوزاریەکان و نەخۆشخانەکان پێڕابگەن بۆ چارە دابینکردنی جارەسەر بۆ نەخۆشان ئەوانە هەمووی دڵخۆشکرد دەبیتن و دەتوانین نەچینە خۆی داهاتوو دەتوانین لە قەدەغەی هاتوو چۆ دوورکەوینەوە بەڵام ئەگەر هاتوو هەر توشبوو زیاد بوو ڕێکارەکان جێبەجێ نەکرا بەڵێ یەکێک لە ئۆپشنەکان ئەوە دەبی داوای قەدەغەی هاتوو چۆ بکرێت. لەگەڵ وڵاتانەوە گوێتان لێبوو ئەمە ئەو زانیاریە نەبووە ئەو پەیامە بوو کە بە ڕێبەرگیری گشتی تەندروستی هەولێر داوای کرد لەبارەی خۆپارێزی و لەبارەی دۆخی کۆڕۆنا ئێستا لە شاری هەولێر.